ڕێکەوتنامە استراتیژی وجودی نەماوە کۆتایی هاتووە پارتی دیموکراتی کوردستان بە هەمانشەوە کۆمیسیۆنی هەڵبژاردننی داناوە ئەم کۆمیسیۆنە بۆ ئەوەی کە 11 کورسی پێکهاتەکان بچێتە خزمەتی پارتی وەکو بووکەشوشێک بەکاریان بێنێ لە ململانە سیاسیەکانە ئێستا پارتی لە حیزبی دەسەڵاتەوە بۆ بە حیزبێکی معارەزە گیراوانی بادینان هەبوو داگیرکاری کە پەڵەیەکی ڕەشی گەورەیە بەسەر ناوچوانی حکومڕانی پارتی دیموکراتی کوردستانەوە ئەویش ئەو داگیرکاری کە لە بادینانە هەیە و لە دوای 2013 هەرێمی کوردستان تووشی نەهامەتی گەورە بوو دەنگدەر و لایەنگرانی یەکێتی ئەم سیاسەتەی ئێستا یەکێتیان وێزیوە خەونیان پێوە بینی و تامەزڕۆی ئەم یەک بڕیاری و یەکدەستی و خاوەن ئیرادەیە بوو کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان پەیڕەوی و هیچ ڕێکەوتنێکی سیاسیمان نییە لەگەڵ پارتیا پاسە کۆسڵاو لێبێ هیوادارم باش بی ئەم بەم دواییانە ینی لە نێوانێکێتی و پارتیا بەردەوام قسەکردن و قسە لە سەریەکردن هەیە لە سەبارەت بە ئارامی ناوچەکانیان سەبارەت بە بەکارهێنانی هێز لە بەرژەوەندی حیزبەکان پێتان وایە ئەم قسە لە سەریەکردنە کاریگەری لەسەر ڕێکەوتن نامەی استراتیژی نێوانێکێتی و پارتیە بێ سەرتا بە ناوی خۆی گەورە میرەبان لە حەقیقەتە قسەکردن نییە لە حەقیقەتە ئەوەی کە هەیە واقعەکە کە ئێستا هەرێمی کوردستان لە دۆخێکدا کە پێشووتر بە شێوازێک تێدا تێنەپەڕیوە یەکێتی و پارتی دیموکراتی کوردستان لە دوای ساڵی 2005ەوە کە بە یەک لیست لە بەغدا دواتر لە هەرێمی کوردستان و بە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2009 پێکەوە بوون یەکێتی لە پێناو بەرژەوەندی باڵاکانی هەرێمی کوردستان لە پێناوەوەی کە شەڕی ناوخۆ دروست نەبێت لە پێناو ئەوەی کە یەک ڕیزی و یەکتەبایی لە نێوان ماڵی کوردیا هەبێ زۆربەی کات سازشیە کرد و بینیمان لە ساڵی 2009 یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە لیستێک لەگەڵ پارتیا بوو پارتی 29 بە 30 کورسی بوو لە حقیقەتە دواتر یەکێتی لیستی جیا کردەوە بۆ ئێمە سوورەیەکی تەواو لەسەر واقعی حاڵی ئێستا و هۆکارەکانی چییە گەشتوەتەوە لە ساڵی 2013 کە یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی جیا دابەزی یەکێتی 18 کورسیەنە پارتی 38 بەوەی ئەوەی کە لە ڕێگەی دەستگرتن بەسەر دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان و ئەو تەزویراتی کەی کرد و ئەو کوردی سووری و ناوی دووبارە و مردووان پاک نەکرا بۆ تۆماری دەنگدەرەکان پارتی ڕێژەی دەنگدەرەکەی بوو بە 38 و یەکێتی 18 یەکێتی ئەم دۆڕانەی قوبوڵ کرد و نەتیجەی انتخاباتیشی قوبوڵ کرد و لە دوای 2013 هەرێمی کوردستان تووشی نەهامەتی گەورە بوو و ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان باسی ئابووری سربەخۆی کرد و ئێلانی ئابووری سربەخۆی کرد بەوەی کە بە هەشتێک بۆ خەڵکی کوردستان دروستەکە بەڵام لە حەقیقەتە بوو ئەوەی گیرفان بڕین و دزینی داهاتی سەرزەوی و شێرزەوی لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و بنەماڵەکەیانەوە ئەمە بوو ئەوەی کە بەپێ ئەو ئیمکانەتی کە هەیان بۆ پارەی کە لە فرۆشتنی نەوتا دەستیانە کرد لە فرۆشتنی بۆری نەوتا و دواتر بەکرێدانەوەی بە هەمان شێوە بە حکوومەت ئەمانە بۆەوەی کە بێتە حیزبێکی دەوڵەمەند لە ئەسەراستی هەموو شەرق لە وسەتا و یەکێکە لە حیزبە دەوڵەمەندەکانی دنیایش دەست بگرێت بتوانێت دەست بێت بۆ کۆمەڵێک جومگا و کارکتەر لە ناو یەکێتیشا بەکارێنرا بۆ یەکێتی زەعیفێ و دواتر پارتی دیموکراتی کوردستان بە هەمانشەوە کۆمیسیۆنی هەڵبژاردننی داناوە ئەم کۆمیسیۆنە بۆ ئەوەی کە 11 کورسی پێکهاتەکان بچێتە خزمەتی پارتی وەکو بووکەشوشێک بەکاریان بێنێ لە ململانە سیاسیەکانە و دواتر پارتی 45 کورسیە نایەکێتی 21 بەڵام یەکێتی هەر قوبوڵی کرد و دواتر ئەمە بۆ ئەوەی کە ئیتر یەکێتی بێتەوە خاوەنی ئیرادە و ئەم هەموو سەرکەوتنە مزەیەفانەی کە پارتی بەدەستیە نابوو لە ڕێگەی دامەزراوە فەرمیەکانەوە لە ڕێگەی ئەو پارە دزراوی کە لە داهاتی گشتی هەرێمی کوردستان دەستی کەوت بوو یەکێتی دوای کۆنگرەی 5 بەوەی کە یەکێتی بوو بەوەی کە لە سیستەمی سکرتێری و دواتر گۆڕا بە سیستەمی هاوسەرۆکی و دوای ئەوەی کە سیستەمی سەرۆکی لە ناو یەکێتیا جێبەجێ بوو یەکێتی دوای کۆنگرەی 5 بوو بە حیزبێک کە ئەم جارە ڕوبەڕوو ڕاستەوخۆ بەرە ڕوو پارتی وەسایەوە و ڕکابەری ئەساسیەکەی پارتی دیموکراتی کوردستانە و لەم دوو ساڵا یەکێتی چەند سەرکەوتنێکی بەدەستێناوە و پارتی ئێستا لە شکستێکی گەورەی گەورەیە کە یەکێک لەو خاڵانە ئەوە بوو کە جەنابتان ئەزانن
پارتی لە دوای 2023 بۆ ماوەی 20 ساڵە حکومڕان بۆ لە مووسڵ و بەشدار بۆ لە سەرۆکی ئەنجومەنەکەتەوە لە قایمقامی شانگالتەوە لە قایمقامی مەخمورتەوە ئەمانە هەمووی پارتی حکومیە کرد تاکو 2000 کۆتایی ساڵی 2023 کە انتخاباتی مجلیسی محافظات کرا یەکێتی لێرە براوە بوو زۆرترین دەنگی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانی بەدەستێنا و ئێستا یەکێتی شەریکی حکومڕانیەوە چەند قایمقامێک و مندرناحەیەک و لە ئەنجومەنی پارێزگا بەشدارە ئێستا پارتی لە حیزبی دەسەڵاتەوە بۆ بە حیزبێکی معارەزە ینی کاک سەرکۆ مەبەستان ئەوەیە ینی لە کۆتایی مەبەستەکە هەستەکەم بەو شێوە بێکە بەڕێستان ئاماژەی پێەکەن ئێوە هیچ شتێک ناتانوەسێنە لە وتنی حەق و ئەگەر هەتا کاریگەریش لەسەر ڕێکەوتنامەی استراتیژی بکەم مەستانەوەیە لە حقیقەتە ڕێکەوتنامە منیسم بەو شێوازە بڵێم ڕێکەوتنامە استراتیژی وجودی نەماوە کۆتایی هاتووە هیچ ڕێکەوتنامەیەک لەگەڵ پارتیا جێبەجێ ناکرێت پارتی دیموکراتی کوردستان ئێمە بۆ کابینەی نوێم دوو ڕێکەوتنامەمان هەبووە ڕێکەوتنامەیەکی سیاسی لە ڕجۆری ئیدارەدانی حکومڕانی لە هەرێمی کوردستان و لە پەیوەست بە ئەو یاسانەی کە لە هەرێمی کوردستان و لە پەرلەمانی کوردستانە دەرەچێت کە ڕاندی نیشتیمانی هەیە پێویستی بە سازانی نیشتیمانیە بەڵام پارتی دیموکراتی کوردستان بینیمان لە یاسای هەڵبژاردنە بە شێوازێک کردی و لە یاسای نەوت و گازە بەم شێوازانە کە کردی کە گوێ نەدایە ئەو ڕێکەوتنامانە بە تایبەتی کە 19 خاڵ بوو ڕێکەوتنامەی کێشمانە بوو ڕێکەوتنامەی پێکێنانی حکوومەت لە مەژدا پارتی بە پێی استحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستان مامەڵی نەکرد بۆیە ئێمە لە دوو ڕێکەوتنامەی کە بۆ دوای هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمان پارتی فەشەلێنە و ڕێکەوتنامە استراتیژی لە ئەساسا وجودی نەما و کۆتایی هاتووە و هیچ ڕێکەوتنێکی سیاسیمان نییە لەگەڵ پارتیا بەڵام ڕێکابەرێکی سەرسەختی پارتیەکەن ئێمە و ئەوەی کە باسم کرد یەکێک لەوانە لە پارێزگای مووسڵ و بینیمان لە کەرکووکە ڕێژەی دەنگەکان یەکێتی دوو بەرابەر و نیو لە 150 زیادی کرد و پارتی ینی دوایەوەی کە دواکەوت و خەڵکی کەرکووک و ناوچە کوردستانەکان دەنگیان پێنەدا ئێستا بۆ تۆی کێشەیەک یا هەست بە شکستێکی گەوراکە و لە حاڵی ئەوەی کە کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێمی کوردستانیش هەڵوەشێنرایەوە یاساکە بە دڵی ئێمە یەکێتی لە دادگای فیدراڵی تعدیل کرایەوە بەو شێوازە بوو کە ئیتر ناتوان لە ناوچەیەکەوە نوێنەر بنێرن لە بری شارێکی کە بۆ نمونەیمە لە پارێز لە کابینەی لە خولی پێنجەما 32 پەرلەمانتاری بادینانمان لابوو کە ئێستا بە هەمووی ئەگەر 25 پەرلەمانتاری بۆ دانرێک یەکیان کۆتای 24 مێنێتەوە یعنی 24 کورسی پەرلەمانی بۆ بادینان بۆ پارێزگای دووەک دانراوە کە هەموو لایەنەکان پێش بڕکەیەکە پارتی بە تەنها 32 کورسیانە چونکە بۆ نمونە ڕێژەی بەشداری لە سلێمانی جاری وایە ئەگەشتە لە 130 هی پارێزگای دووەک لە بۆ ڕێگایی کە بینی کەوانە ئەو تەزویراتی کاکرا ڕێژەی دەنگداریان بەرزە کردو بۆ لە 170 ئەو ئەمە کاریگەری لەسەر واقعی نوێنەراتی هەرێمی کوردستانە کرد کە نوێنەراتێکی حەقیقی نەبوو نوێنەراتێکی مزەیە بووە نوێنەراتێک بووە نەعەدالەتی جوگرافیایشیە بوو نەتەتوانی نوێنەراتی خەڵکی ناوچەکەی خۆیان بکەن بە پێ ئەو نوێنەرانی کەیەتی و ئەمە خاڵێکی وە خاڵێکی تر کە خۆمان نەزانن لە ڕابردووە پارتی دیموکراتی کوردستان و میدیاکانی و قیادەکانیان باسییان لەوا کرد کە ئێمە بەغدادەمان تەڵاودا و ئێمە تەنەزول ناکەین بۆ بەغداد بینیمان ئێستا لیستی موچە بە وەرەقەی ئەیفۆر و بە سیتی هەر کاتێک بیانێت لە شەو ڕۆژێکە 4 جار بۆیانە نێرن وەفتیان لە ڕێگەی مەتارن مەگەر لە ناو مەتارە بیانگرین ئەمە شکستێکی گەورە بوو و یەکی کە لەوەی کە دەماری گەندەڵی گەورەی پارتی دیموکراتی کوردستان هەناردەکردنی نەوت بوو کە کەس نێزانی شەفافێتی نەوت چییە و چۆن سەرفەکرێ و چۆن خەرجەکرێ و چەندێک گەڕێتەوە بۆ خەزانەی دەوڵەت ئەمانە هەموو ئەم شکستانن کە پارتی تووشی بووە ئەیش بینین کە زۆر بە ڕاشکاوانە دژی ئەنجامدانی هەڵبژاردن و ئێستا ئێمەش ترسمان هەیە لەسەر هەڵبژاردن و بێکی دوو حاڵەتی تریش هەبووە لەم 2 ساڵی ڕابردووە گیراوانی بادینان هەبووە داگیرکاری کە پەڵەیەکی ڕەشی گەورەیە بەسەر ناوچوانی حکومڕانی پارتی دیموکراتی کوردستانەوە ئەویش ئەو داگیرکاری کە لە بادینانە هەیە ئەمانە هەمووی کۆمەڵە شکستن تووشی ئەم حیزبە بۆ لەم 2 ساڵە کە یەکێتی بە حەقیقی بەرەو ڕووی وەستاوەتەوە بەرامبەری وەستاتەوە بۆیە ململانەکان واقعین ململانەکان ئەوەیە
پارتی یعنی سانعی قەراریشی لە کێشەی تیا بووە ون بووە نازانە چۆن مامەڵە بکات لەگەڵ ئەم واقعی ئێستا یەکی کاک سەرکۆ باست لە بابەتی هەڵبژاردن کرد باسیەوە کرد کە ئێمەش ترسمان هەیە من ئەم ترسەوە بەسمەوە بە شتێکی ترەوە گویا لە پارێزگای سلێمانی هەڵبژاردن گەرم و گۆرترەوە بەشداری خەڵک زیاترەوە جێگەی پێزانینی بەڕێزیشتانانی چەند حیزب و لایەنێکی تر دروست بوون ئەگەر بە کورتی پێمان بڵێ ئایا دروستبوونی ئەم بەرە لە ژێرناوی بەرایە لە هەر ژێرناوی ڕەوتە هەر شتێکە پێتان وایە ئەگەر بە کورتی پێمان بڵێ کاریگەری لەسەر دەنگی یەکێتیە بێ لە حقیقەتە ئێمە هەڵبژاردمان کردووە بۆیە باسیم کرد پێشووتر ئەوە بوو کە ئێمە لە هەڵبژاردننی سیانزە و هەژدەی شاد دۆڕاوین قوبوڵمان کردووە و ئێستا لای کەرکووکابراوە بووین و ئێستا تەنزیمێکی زۆر باشێ لە ناو یەکێتیە و قەنەعەتی ئێمە ڕێژەی دەنگەکانمان لە 100% زیاد دەکات لە هەرێمی کوردستان لە دوای ئەوەی لە بەرامبەر هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقا بۆیە باوەڕمان وایە دەنگی یەکێتی ئەگەر دەبەرە و دەلیست و دەڕەوت و کەیش لە سلێمانیا دروست بێ ڕێژەی دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو هەڵکشانە چێەوە دەنگدەر و لایەنگرانی یەکێتی ئەم سیاسەتەی ئێستا یەکێتیانەوێزی و خەونیان پێوە بینی و تامەزڕۆی ئەم یەک بڕیاری و یەک دەستی و خاوەن ئیرادەیە بوو کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان پەیڕەوێک